خۆشەویستان تەوەری دۆمیبیان باش کوردستان و کواماژەم پێ کرد تەوەرەکی تەندروستیە باس لە نەخۆشەکانی فایبرۆمایلیجیا دەکەین دەپرسین هۆکاری ئازاری ماسوولکەکان چییە و هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە بۆچی لە خانماندا زیاتر دەردەکەوێت و بێگومان پرسیاری زۆر چرتە دەکەین لە تەوەرەکەماندا بە میوانداری دکتۆر هێمن مەحموود پسپۆری نەخۆشەکانی جونگە و ڕۆماتیزم. زۆر بەخێراتی دکتۆر، سەرەتا دەمەوێت پرسیاری بابەتی ماندووبوون و لاکبوونی ماسوولکەکان و هەروەها بە شێوازێک لە شێوازەکان خۆمانەڵێن هێندە بێهێزم ناتوانم خۆم بەرزکەمەوە ئەمێ بەگشتی باسی ئەومان بۆ بکەین. ڕاستەکی سەرەتا زۆر سپاسانەکەم، زۆر سپاسی بینەرانەکەم. ئەمڕۆ ئینشاڵڵا باسی نەخۆشی فایبرۆمایالجیاکەین کە خۆت باسی کرد. نەخۆشیێکی توانم بڵێم ئازاری بەربڵاوی ماسوولکە و جونگە و ئێسکە هەروەها شەکەتی و بێهێزیەکی زۆرەکە زۆر جار زۆرمان هەستی پێەکەین لەوەچێ لە ماڵەکانماندا دایکمان خوشکمان پورمان بەردەوام ئەو ئازارانەی هەبێ و بناڵێنێ بەدەزە زۆر ئازارانەوە، بەڵام لەوانەیە نەگەیشت بێتەوەی کە بزانە هۆکارەکەی چییە. جا ئینشاڵڵا ئەمڕۆ باسی هۆکارەکانی یەکەین. دایکمان پورمان نەنکمان بۆچی زیاتر خانمان بۆچی پیاوان کەمتر تووشی ئەم نەخۆشیە؟ خۆی ئەڵێ زیاتر ئەم نەخۆشیە لە ئافرەتانە هەیە و لە تەمەنی 30 بۆ 55 ساڵی ئەوەش نییە کە پیاوان توش نەبن، پیاوانیش توش دەبن و هەروەها زۆر جارە مناڵانیش یان خودت هەرزەکارانیش تووشی ئەو نەخۆشیە بن. ئەم نەخۆشیە زیاتر نەخۆشێکی ئۆرگانی نییە، توانین بڵێن نەخۆشێکی دەرونیە و زیاتر پەیوەندی بە مێشکەوە هەیە، زیاتر پەیوەندی بە ئاسوودەیی و مرتاحی مێشکەوە هەیە لایەنی دەرونی تا چەند لایەنی دەرونی ئەو کەسە ئاسوودەیە تا چەند لایەنی دەرونی ئەو کەسە باشە یاخود خراپە، قەلەقی زۆرە، بیرکردنەوەی زۆرە، خەم و خەفەتی زۆر، ئەوانە زۆر زۆر کاریگەری لەسەر ئەم نەخۆشیە هەیە. ینی نەخۆشەکە لەوە چێ کە پێڵی ئەمە بێ لایەنی دەرونی باشترکەین لەوانێ باوەڕ نەکات لە دکتۆر من ئازارم هەیە، دکتۆر من ئازاری ملمێ، ئازاری قاچمێ، ئازاری دەستم هەیە، بەفعلی هەست بە ئازارەکە لە دەستیا لە قاچە تۆ لەوانەیە لە سەرەتا بە دوای هۆکارەکانیان بڕۆی بزانین ئەمە هۆکاری مەسەلەن کەمی ڤایتامین دیە یان نەخۆشی مەسەلەن ڕۆماتیزمە یان نەخۆشی سەوفانە، بەس تر لە نەتیجەی پرسیارکردنی زۆرە نەخۆشەکە و فەحسکردن و چەند پشکنینێکی خوێن بۆ دەرەکەی ئەو نەخۆشە هیچ کێشەیەکی ئۆرگانی نییە لەو جونگەیە مەسەن بۆ نەو جونگە هیچ کێشەی نییە، ملی هیچ کێشەی نییە، فەقەرات هیچ کێشەی نییە، تەنها ئەوەی کە هەیەی نەخۆشی فایبرۆمایالجیا کە لایەنی دەرونی نەخۆشەکە ئەمە نەخۆشیێکی درێژخایەنە لەگەڵ دەمێنێتەوە، نەخۆشیێکی درێژخایەنە زۆر دەمێنێتەوە شەر نییە، ینی چۆن ئەڵێوەکو ئەڵێن زەخت یاڵێن ڕۆماتیزم یاڵێ نەخۆشی شەکرە ئیتر تا نەخۆشەکە ئەمری و تا هینەکە بڵێن تەمەنی زۆر و سەرەکەی نەخۆشەکە لەگەڵا بمێنێتەوە، بەس لەوانێت چەند ساڵێک بمێنێتەوە لە چەند مانگێکەوە بۆ چەند ساڵێک بمێنێتەوە ینی نەخۆشەکە بەفعلی ئازاری هەیە، ینی دەناڵێ بەدەست نەخۆشیەکەوە کاتێکی زۆریش لەگەڵ لێمێنێتەوە. بۆیە لە وڵاتانە لە وڵاتی پێشکەوتەکان وەکو ئەمریکا وەکو وڵاتە ئەوروپیەکان گرنگێکی زۆر زۆر بۆ نەخۆشیە درراوە لە لای خۆمان بەڕاستی ینی تەواو ئیهمال کراوە. لە وڵاتان کۆمەڵە دروستکراوە، کۆمەڵی فایبرۆمایالجیا، کۆمەڵی هاوکاریز فایبرۆمایالجیا هاتوون لە خەستخانەکان لە نەخۆشخانەکان لە کلینیکان ئەو نەخۆشانەی کە دەنانەڕێن بەدەست ئەو نەخۆشیەوە بۆ نمونە وایە کوورە پەیوەندی لەگەڵ یەکتر دروستکەن. باشە زۆر گرنگی نەدان بەم نەخۆشیە لە کوردستاندا بۆ ئەوە گەڕێتەوە بۆ منە نەخۆشیەکە مەترسی لەسەر ژیانی کەسەکە نەبێت یاخود لەو بابەتە؟ بەڵێ ڕێک ئەوەیە لەبەرەوەی ئەو نەخۆشیە ماکێکی زۆر دیاریکراوی نییە، مەسەلەن بۆ نمونە بڵم گە چارەسەر نەکرا بۆ نمونە تووشی نەخۆشیێکی تر بێت، بەڵام ئازاری هەیە نەخۆشەکە وای لەکە واکە لە ئیش و کاردای ببڕێنێ واکە مەسەلەن نەتوانێت و پێویست پەیوەندی کۆمەڵاتیەکان بەڕێ بکەن واکە نەتوانێت مەسەل لەگەڵ منە دایکە نەتوان لە ئیتیمان بە مناڵەکانی بە لەوانەیە لەسەر لە کارەکەی دواب بکەوێ ئیتر ئەماش خۆتەزانانی. باشە جیاواز لە ئازارە بەربڵاوەکەی ماسوولکەکان کاریگەریی دەبێت لەسەر سەرنج و تەرکیز و بیرکردنەوە و یادەوەری کەسەکە؟ بەڵێ وشەیەکی زۆر جوان بەکارهاتووە پێڵم برین فۆک، یعنی تۆ بەردەوام نەخۆشەکە هەستەکە تەمێک لەسەر سەرەتی هەستەکە هەورێک لەسەر سەرەتی زۆر تەرکیزی نییە. بۆ نمونە کە من نەخۆشەکەم کە قسە لەگەڵ تۆ کەم تەرکیزمە ڕوا بۆ لایەکی تر گوێم لە تۆ نییە نازانم تۆ پرسیاری چیم لەکەی پشتم بیرەچێتەوە تۆڵی ئەرە دوێنێ چیمان کرد و نەڵم وڵی نازانم زۆر بیرەکەمەوە هەر نایەتەوە بیرم مەسەلەن زۆر جار خوێنکاران
کەسەکە خوێنکارە زوشتی بیرەچێتەوە یان لە شوێنە ئیشەکە سێرەکە زوشتی بیرێچێتەوە پێیان تۆ بۆ شتێشتەکەی بیرچۆتەوە یعنی تەرکیزی نامێنێت لەسەر ئیش و کاری ڕۆژانەی لەسەر خوێندنەکەی لەسەر ئیشەکەی. لەگەڵ ئەمانەدا هۆکارەکان هۆکاری بۆ ماوەی هەندێک جار لە توژینەوەکانیش دەخوێنینەوەکە تەنانەت ئەنفلۆنزایەک یاخود پەتایەکی وەرزی لەوانەیە بێتە هۆی دروستبوونی ئەم نەخۆشیە لە کەسەکەدا. هۆکارەکانی زۆر بە باشی دیاری نەکراون بڵین 100% ئەمە هۆکارەکان بەس لەوانەیە نەخۆشیەک وەرمە هاوکردنێکی ڤایرۆسی تووشی ئەم حاڵەتە مامکە لە مستەقبەلا لە داهاتووە هەستا هەر بۆ نمونە ئێستا لەوانەیە چەندین نەخۆش نازانم لەوانە بیستی بێتت من بیستمە لەو نەخۆشانەوانی کە تووشی کۆرۆنا بوون پاشماوەیەک هەست بە ئازار و شەکەتێکی زۆر دەکەن لەوانەیە ئەو خۆی لە خۆیدا هۆکار بێ بۆی کە ئەو نەخۆشی ڕووبە هەروەها زۆر جار ئەمە پێڵێن ترۆما ینی نەخۆشەکە بۆ نمونە پێش چەند مانگی تووشی حادیسەیەکی سیارە بووە کەسێکی نزیکی لێ مردووە تووشی ناڕەحەتیە بۆ مشکلێکی بەسەر هاتووە ئەمە واکە بەردەوام بیرکردنەوە لەو هۆکارە و نەمانی تێکچوونی خەو و ئێتر وردەوردەوە لێکا تووشی نەخۆشەکەی بکە. باشە جیاواز لە بۆ ماوەیەکان ئەم هۆکارانی کە تۆ باسی کرد ئەوە دەرەخات کە کەسەکە بۆکو ئاماژوو پێکرد بوو ماوەی چەند ساڵێک ئەمی لەگەڵدا بمێنێتەوە بوون ئاماژۆ بە توشبووی نەخۆشی کۆرۆنا کرد من دوای 4 مانگ لە نەخۆشی کۆرۆناکە ئەم ئازارم هێشتا ماوەتەوە دوای 4 مانگ نامێن یاخود ئەگەری هەیە نیشانەکان تا چەند ساڵێکیش بمێنێتەوە ئەگەری هەیە زۆر بمێنێتەوە ئەگەری شەیە چەند مانگی بمێنێتەوە تر بڕواان لەوانەیە نەخۆشەکە سەردانی دکتۆرێ بکە و نەخۆشەکەی دەستنیشانکە و تر عیلاجی باتی و نەخۆشەکەی نەمێنێ بەس هەیە زۆر مێنێتەوە. باشە زیاتر نەخۆشەکە بە ئازاری بەربڵاوی ماسوولکەکان بەناوبانگە وەرزشکردن بۆ پتەوکردنی ماسوولکەکان بە هەر هۆکارێکی تر بێ ئەبێتە هۆی ئەوەی ئەم نەخۆشیە تا کوڕازەیە کۆنتترۆل بکرێت لە کەسەکە. ئەوە لە چارەسەرەکانە باسیەکەین باسی وەرزشکردن گرنگی وەرزشکردن دەکەی و چ جۆرە وەرزشێ بکەین بەسیان خۆشە باسی یەک دوو نیشانەمان بە بۆی بیرمان نەچێت باسیکەی نەخۆشەکە کە هەڵەستێ لە خەو تێرخەو نییە ئەگەر 8 ساعتیش بخەوێت 10 ساعتیش بخەوێت کە نەخۆشەکە هەڵەستێ لە خەو هەستەکە 1 ساعتیش نەخەوتووە ئەوەی شێکە لە هۆکارەکان و زۆر بە ئاشکرا لە زۆربەی نەخۆشەکانە هەیە وەکو وتمان ئازاری و بەربڵاوی ماسوولکە و جونگەکان ئێمە کە نەخۆشەکەی بۆ لامان 18 شوێن هەیە 18 پۆینت هەیە لەسەر لەشی نەخۆشەکە نەخۆشەکە کە دەستی لێین هەست بە ئازارەکان زۆر جار پرێشەرێکی کەمیش ینی زەختێکی کەمیش لەسەر ئەو شوێنانە بۆن لەسەر ملی کە دەستی لەسەر داین نەخۆشەکە هەست بە ئازارێکی زۆر دەکە ئیتر هەتاک و قاچی لە ملەوە لە پشتی سەرەوە هەتاک و قاچی نەخۆشەکە هەست بە ئازارەکە ئینجا لەوانەیە لەگەڵ یا کۆمەڵەشتی تریشێگەڵە بۆن من نەخۆشەکە هەستەکە دایم باوبژی هەیە ڕێخۆڵەکانی ناڕەک و پێکە هێنەجار لەوانەیە سکچوون بە هێنەجار لەوانەیە قەبزی هەبێ بەردەوام سکی ئاوساوە نەخۆش هێنێک لە نەخۆشەکان مشکیلەی هینیان هەیە زوو چوون بۆ تاوالت بۆ میزکردنەوەمانە بە شەوان زۆر هەڵەستێتەوە زۆر هەڵەستێتەوە وای لای خەوی تێکەچێ ئەوجی چێکە لەوانەیە هەم هۆکاریش بێ زۆر جار پێکەوە ینی ئەوانەی کە نەخۆشی کێشی میزەڵانیان هەیە تووشی ئەو حاڵەتە بن تووشی فایبرۆمایالجیا بن زۆر جار شەقیقا هەم هۆکارە لەوانەشە لەگەڵ یابێ لەوانەشە هۆکاریش نەبێ بەس باس کراوە لە هۆکاری توشبوون نابێتە شقی بەس لەوانە پێکەوە بێن لەوانە شقیقە هۆکار بێت هۆکار بێ بە ئەو نەخۆشە ئەوانەی کە شەقیقانەیە بە کوردی پێیان لاسەرێشە بەردەوام لایەکی سەرێنێشێ بۆن لە هەفتەیەکە چەند ڕۆژێک ئیتر چەند ڕۆژێ خەوی تێگەچێ چەند ڕۆژێ لە ئیش و کارداوەڕێ چەند ڕۆژێ بەدەست ئەو ئازارەوە دەناڵێنێ ئیتر وای لەکە ئیتر ڕۆژەکانی دوای ئەوەش هەم ناڕەحەت بێ هەم بێتاقەت بێ دیسان هەفتەی داهات دیسان ئازارێک سەرێشەکە دەست پێکاتەوە ئیتر ئەمە چەند ساڵێ بەردەوامە بێ بەردەوام ئەو نەخۆشە تێرخەو نییە بەردەوام ناتوانێت و پێویست پەیوەندی کۆمەڵایەتەکانی و ئیش و کارەکانی بەڕێکە ئیتر کاریگەری لەسەر لایەن دەرونیە بێت و تووشی فایبرۆمایالجیا بێت. باشە ئەموو ئەم هۆکارانی کە باسی کرد لەوانەیە کەسێک تووشی بێت و بڵێ من پشکنینی گرفتیم کردو پشکنینەکانم پاکەن هیچ کێشەیەکم نیوازە هیچ پشکنینێکی دیاریکراو نییە ئەم نەخۆشیە بۆ ئێمە دەستنیشان بکە ئێوە تەنها بە نیشانەکان دەتوانن بیناسنەوە؟ بەڵێ ئێمە بە نیشانەکان توانین بیناسینەوە لەگەڵیشە بەوەی کە نەخۆشەکە لە پشکنینەکان هەمووی پشکنینەکانی پاک دەرەچێت زۆر جار ئێمە هەر بۆی کە کۆمەڵە نەخۆشی تروەلانین لە تەشخیصەکانمان بۆ نمونە کامی ڤایتامین دی یاخۆ ڕۆماتیزم یاخۆ
زۆر جار بڵێن نیشانەکانی لە غودا چێ غودەی تەمەڵ کە هەموو پشکنەکانی بۆ کەنسی دەکەین پشکنەکانی هەمووی پاکە لەو کاتە دکتۆرەکە زیاتر بیر لە فایبرۆمیالجیا کاتەوە چونکە فایبرۆمیالجیا لە پشکنەکانە پاک دەرەچێت هیچ پشکنێکی پۆزیتیڤ دەرناچێت پشکنێکی بەرز دەرناچێت جا بۆیە ئەو نەخۆشیی لەوەی کە نەخۆشەکە ئازاری هەموو لەشی هەیە بەڵام پشکنەکانی پاکە ئەوان ئێستا زۆر کەس کە ئەوانێک کە گویان لە ئێمەیە کە گویان لە بەرنامەکەی یەکسەر مەسەلەن بڵێ وەڵام من وابووم یان دایکم وابوو زۆر مەسەلەن پشکنینی کرد و بەردەوامی ئازاری هەبوو هیچیش نەبوو هیچ دکتۆرێکیش نەیدۆزیەوە نەیزانی هۆکارەکەی چییە زۆر جار ئەمە ئیشەکە فایبرۆمیالجیا یەکێکە لەو هۆکارانەی کە ئەوەی کە نەخۆشەکە هیچ لە پشکنەکانە هیچ کێشەی نییە بەڵام بەردەوام دەناڵێنێ بەدەست ئازارە ئەگەر بمەوە سەر هۆکاری نەخۆشەکە هەوکردنی جومگەکان هەوکردنە جیاوازەکان لە جومگەکاندا تا چنێک کاریگەری دەبێت بەڵێ تەبان کاریگەری هەیە زۆر جار نەخۆشی هەر خۆ نەخۆشی ڕۆماتیزم ڕۆماتیزمی جومگەکان یاخۆ نەخۆشی گورکە سوورە کە هەر جۆرێکی ڕۆماتیزمە یاخۆ نەخۆشی بۆ نمونە نەخۆشی ڕۆماتیزمان زۆر ئێمە تقریبان 100 نەخۆشی زیاتر جۆری ڕۆماتیزمان هەیە یاخۆ هەوکردنی ماسوولکەکان یاخۆ هەوکردنی دەمارەکانی بۆڕێکانی خوێن ئەوانە لە مستەقبلدا لە نەتیجە ئەبن بە فایبرۆمیالجیا ینی ئەو نیە بڵێ نەخۆشیێکی تر نەمێنێ بەس فایبرۆمیالجیاش لەگەڵ دەرەکەوێت لەبەرەوە نەخۆشەکە بەردەوام ئازاری هەیە ئازاری جومگە هەیە نەخۆشەکە تێرخەو نابێت لە نەتیجە نەخۆشکە بەردەوام دەناڵێنێ بەدەستەوە ئازارانەوە سەیرەکەی تۆ بە دەرمان ڕۆماتیزمەکەت کۆنتترۆل کردووە هیچ کێشەی ڕۆماتیزمی نەماوە چونگەکانی ئاوساوی نەماوە ئازاری جومگەی وەکو پێویست نەماوە سووربوونەوەی نەماوە لە جومگەکانیە هێنێ پشکنینمان هەیە کە چالاکی نەخۆشەکە دەستشانەکە سیرەکەین چالاکی بڵین پشکنینەکانی کەمتر بۆتەوە بەڵام نەخۆشەکە لەسەر چارەسەر بەردەوامە بەڵام هەر دەناڵێنێ بەدەست ئازارەوە باشە ئەمەش لەوانەیە فایبرۆمیالجیا لەگەڵ ڕۆماتیزمەکە دەرکەوت کەواتە لەوانێ ڕۆماتیزم هۆکار بۆ دەرکەوتنی نەخۆشی فایبرۆمیالجیا هیچ هۆکار یاخود هیچ دەرمانێکی پزیشکی هەیە کە بێتە هۆکاری ئەم نەخۆشیە بۆ نمونە هەندێک دەرمان وەردەگیرە کاتێک کەسێک تووشی خەمەڵکی دەبێت یاخود هەر نەخۆشیێکی تری دەرونی هەندێک جار دەرمانی خەو بەکاردێنن ئەمان هیچ کاریگەریان دەبێت لەسەر دەرکەوتنی نیشانەکانی ئەو نەخۆشی و لە کاتێکدا ئەو نەخۆشیەش نەبێ یاخود بەڵێ نەخێر ئەمە نابێتە هۆی دروستبوونی نەخۆشیەکە بەس لەوانەیە ببێ چارەسەر بێ ینی هێنە زۆر لە دەرمانە دژە خەمۆکیەکان چارەسەرن بۆ نەخۆشی فایبرۆمیالجیا لە چارەسەرەکانە شاڵە باسیەکەی ئەم باشە دکتۆر پێشەوەی بێمە سەر چارەسەرەکان بۆ نمونە کەسێک کار دەکات خانمان لە ماڵەوە یاخود لە دەرەوە کار دەکەن زیاد لە ڕێژەی خۆیان واتە زیاد لە وزەی خۆیان لە ڕۆژەکەدا کار دەکەن ئەم ماندووبوونی کە باسی دەکەین بۆی دروست دەبێت ئەمە یەکسەر وا دەکا خانمەکە بڵێ تاوە من ئەم نەخۆشیەمە یاخود بڵێ هەرتەنها ماندووبوونی ڕۆژەکە ئەگەر درێژخایەن بێت لەگەڵ خەوی تێکچوو بێ و تەرکیزی تێکچوو بێ و شەکەتی و بەهێزێکی زۆری هەبێ بەڵێ لەوانی فایبرۆمیالجیا باشە بابێنە سەر چارەسەرەکان چارەسەرە پزیشکەکان بۆ ئەم نەخۆشە چی؟ بەڵێ چارەسەرە لە زۆربەی نەخۆشەکانە دوو جۆر چارەسەرمانەیە چارەسەری دەرمانی عیلاجی و چارەسەری بڵێن سروشتیمان هەیە لە چارەسەرە سروشتەکانێکی لە چارەسەرەکان وەرزشکردنە و گۆڕانیش لایف ستایڵە شێوازی ژیانە و لەگەڵ کۆمەڵێ هینیتر چارەسەری تر کە وەکو پێشترژی باسم کرد بۆ نمونە دروستکردنی کۆمەڵی فایبرۆمیالجیا زۆر پێ نەک بۆ فایبرۆمیالجیا بۆ هەموو نەخۆشیەکان پێویستە چونکە بەس بە تایبەتی بۆم نەخۆشە لەبەرەوەی ئەمە تقریباً توان بڵێم 100% لایەنی دەرونی نەخۆشەکە تێکچووە کەواتە پێویستە تۆ لایەنی دەرونی نەخۆشەکە چاکەیتەوە چۆن چاکەکەیتەوە پەیوەندی کۆمەڵاتی زۆر گرنگە بۆ نمونە ئەگەر منەوە نەخۆشیمە بێت تۆ ژۆ نەخۆشێتە بێ کە من باسی نەخۆشیەکەی خۆمت بۆ بکەم تۆ شتێ بگەی بزانیت ئەزانی من باسی چیەکەم ئەزانی ئازارەکانم چۆنە هەستەکان تێبگە لاین دەرونی نەخۆشەکە ئاسوودە بێ کاریگەریە بێ لەسەر چارەسەرەکەی یان باش زووتر چاکە بێتەوە وەرزشکردن و جوڵەکردنی بەردەوام و چوونە دەرەوە ناو سروشتەمانە زۆر پێویستە جۆری وەرزشەکان ڕۆشتنی ئاسایی زۆر مهمە و ڕاکردن و مەلەکردن باشە هەروەها بەڵام هین باش شەر نیە مەسەلە ئەو نەخۆشە بۆ نمونە کە منەڵەم وەرزشکردن تر بچێت بۆ جیمێک دەستکا بە بەرزکردنەوەی قورسایی و یاری لە جوانی ئەمانە یانی تەنها 45 دقیقە ڕۆشتن بە پێش شەر نەبچێت بۆ جیم شەر نەبچێت بۆ هۆڵی وەرزشی لە هەفتەیەکە 5 جار نیو ساعت بۆ 45 دقیقە بچێتە دەرەوە ناو سروشت تۆزە بڕوا تۆزە بەسەری بڕوا تۆزە لەش عەرەقە بکە
لانی دەرونی باشترە بێ و تەسیری لەسەر نەخۆشەکە بێ و خەویشی باشترە بێت تەمە تۆکە وەرزشەکەی لەگەڵ خەوی باشترە بێ کە یەکێکە لە چارەسەرەکان و هەروەها چەند شتێکی تریشمانەیە کە لە ناو خۆمانە زۆر کەمە یۆگا و میدیتیشن لەگەڵ تایچی یۆگا هەمووان بیستمانە چێ بەس تایچی نەمان بیستەوەش جۆرێکە لە وەرزشی چینیەکان لەوانەیە لە فلیمەکانە بینی بێتمانەوەنی کە جوڵەی دەست و قاچ و تر پاڵکەوتن و هەستان ئەنواع جوڵەی تایە بۆ سەوفانیش باشە و جۆرە ڕێوەرزشە هەرا بۆ فایبرۆمایالجیا زۆر بەسوودە. باشە ئەگەر هەر لەسەر چارەسەرە سروشتەکان یاخود ئەوانی کە هەر کەسێک کە ئەتوانێت لە ماڵیشەوە بێ ئەنجامی بدا بمێنینەوە خۆراکێکە موزە بە ماسوورکەکان ببەخشێت یاخود هەر جۆرە خۆراکێکی تر هەیە کە کاریگەری هەبێت لەسەر کۆنتڕۆڵکردن و چارەسەرکردنی ئەم نەخۆشیە؟ بەڵێ لە هینەکان لە خوارە خواردەمەنیەکان هەم لە دیسان لە تێکسبوکان باس کراوە کە یەکێکە لە چارەسەرەکان نەخۆشەکە تا بتوانێت پشلەمەنی بخواتەوە زۆر باشە نەخۆشەکە خواردنی سروشتی هەم لە سەوزەوات هەم لە خواردانێک کە هەمومان نەزانین و بەردەوام بەرچاومانەکەوی کەمانە بەسوودن هەرسەری کە زانین خواردنە بەسوودیانە بابەتی سەوزەوات و بابەتی میوەکان و هەروەها هێلکە و ئیتر کۆمەڵی خواردنی زۆر و ئاو خواردنەوەی زۆر خۆ بە دوورخستن لە ئەو خواردانەی کە شەکرێکی زۆریان تایە بۆ نمونە کۆلایە بۆ نمونە ئەو شەربەتە دەستکردانەیە کە دروست دەکرێت و هەروەها شیرنەمەنی و پاقلا و ئەو شتانە تا بتوانن نەخۆشەکە خۆی لێ بەدوور بگرێت یەکی ئەو شێژەکە لە چارەسەرەکان. باشە جگەرە کێشان ئەبێتە هۆی سزبوونی سیەکان کەسەکانیش سزبوو لەوانەیە ئۆکسجین پێویست نەکا بە ماسوولکەکان جگەرە کێشان دیسانەوە کاریگەری هەیە لەسەرەوە کاریگەری هەیە جگەرە کێشان و ئێمە لە هینەکانی شەبیرمان چوو یەکێ لەوانەی کە ئەو کەسانی کە تووشی فایبرۆمایالجیا بن ئەوانن کە کێشەی هەناسەدانیان هەیە تۆش کە جگەرە کێشی بە مروری زەمن تایبەتی ئەوانەیە کە تۆزە چوونەتە تەمەنە و ماوەیەکی زۆر جگەرەیان کێشاوە سیەکانیان هیلاک بووە ئەمە نەخۆشیەکە پێڵێن COPD کۆپت وەکو ڕەبۆ وایە بەس ڕەبۆ نیە نەخۆشەکە بەردەوام تەنگە نەفەسە لە ماڵ ئۆکسجینی هەیە کە خەوێت تێرخەو نییە دیسان مادەم لە ڕەبۆش هۆکارە لەوانەیە هۆکار بێ لەوانەیە ببێ بە فایبرۆمایالجیا نەخۆشەکە بەردەوام کێشەی هەناسەدانی هەیە ئۆکسجینیش کەم دەچێت بە ماسوولکەکانی لەگەڵیشە تێرخەو نییە ئەوانەی کە پرخەکەن دیسان هۆکارە یەکێکە لە هۆکارەکان ئەوانەی کە ملیان کورتە و وەزنیان زۆرە بەردەوام کە خەون پرخەکەونە سەر پشت هەناسان تو نەبێت ئەوە شەر دیسانە بێتەوە بە هۆکارێک بۆ نەخۆشەکە بۆ نەخۆشی فایبرۆمایالجیا. باشە ڕۆژوگرتنە بانگی پیرۆزی ڕەمەزانە دەمێت چاوەڕەکەمان بۆ شەو ببەستمەوە بۆ ماوەیەکی زۆر ئێمە ناخۆین ئەمە دیسانەوە کاریگەریە بێ لەسەرەوەی کە تووشی ئەم نەخۆشیە بین ئەگەر لە کاتی بەربانگ یاخود لە پاشەودا خۆراکێکی گونجاو نەخۆین یاخود ئەو کەسانی کە تووشی ئەم نەخۆشیێن ئاساییە ئەگەر ڕۆژوو بگرن ئاساییە توان بە ڕۆژوو بن و بڕۆ ناکەم پەیوەندێکی وای هەبێ لە هیچ شوێنێکی باس نەکراوە بەڵام هیلاکی زۆر و بەردەوام نەخەوتن و لاوانش لەو مانگایەکە تۆ بەباشی نەخەوی چونکە هەڵەسیتەوە بە پارشێ و کاتێکی زۆر مەسەلەن لە شەوا بە خەبەری ئەگەر بە ڕۆژ بۆی تاویز نەکەیتەوە ئەو خەوە و خواردنی باش نەخۆی خواردنی پێویست نەخۆی شتەمەنی زۆر نەخۆی بەتەکی لەوانەیە شەدنی لە هەموو کەسێکە لەوانەیە یەکێک لە هۆکارەکان بێت. باشە ئەمە چارەسەر سروشتەکان چارەسەر پزیشکیەکان چییە کە ئێوە بۆ نەخۆشەکەی ئەنجام دەدەن؟ بەڵێ کۆمەڵێک دەرمان هەیە کە ئێمە بۆ نەخۆشەکەی نووسین تەمان بیرمان نەچێ ئەو دەرمانانەی کە بۆ پێڵەن ئازارشکێنەکان بابەتی پاراستۆمۆڵ ڤۆڵتارین پرۆفین ناپرۆکسین ئیبۆپرۆفین مۆبیک نەخۆشەکە زۆربەی زۆریەوانی بەکارهێنا ناوچارە ئیسفادەی لێ نەکردووە کەواتە ئەم جۆرە ئازارشکێنە ئاساییانە ئیسفادەی نییە بۆ نەخۆشەکە و سوودی لە نابینێ ئێمە لەو کاتانەیە دەرمانی دژە خەمۆکی بۆ نەخۆشەکان نووسین و زۆر کاردانەوەی زۆر باشێ بێ وەڵامدانەوەی زۆر باشێ بێ بۆ ئەو دەرمانانە وەکو پێڵێن دیلۆکسیتین ئەمیتریپتیلین پریگابالین ئەوە هەم نەخۆشەکە خەوی باشترە بێ هەم لەگەڵیا قەلەقی و بیرکردنەوەی زۆر و دڵڕاوکەی نامێنێ کەمەش یەکێکە لە ئەومان هۆکاری سەرەکی نەخۆشەکەیە لەبەرەوە بە ماوەیەکی کەم لەوانەیە بە ماوەی مانجێک نەخۆشەکە
حەز بە باشبوونێکی زۆر لە ئازارەکانی بکە. باشە باو پرسیارم بەسەردا تێنەپەڕێت زۆربەی قسەکاندا باس لە کەم خەوی کردکێکە لە نیشانەکان هەندێک جار کە بماوەیەکی زۆرە خەوین هەڵاستنێکی قسەمان لەگەڵەکەڵێ لاچ تااقەتی خۆشم نییە بۆچی ینی هۆکە زۆر خەوی لە ڕۆژەکەدا بێتەوە کاری ئەوەی دیسانەوە تووشی ئەم نەخۆشی بێت یا خۆتەنا بۆ ماوەکی کاتیە ئەو میزاجەکە و چاک دەبێتەوە ئەگەر تەمانەکە درێژخایان نەبێت کاتیە بە پەیوەندی بەوە نیە بەستەوە بە بەردەوامی تێرخەونەوی بە بەردەوامی تێرخەونەوی لە شەوا خەو لێ بکەوێت یافو لە ڕۆژە خەو لێ بکەوێت لە شەوا تێرخەونەوی لە ڕۆژە خەو لێ بکەوێت لەوانەیە یەکی لە نیشانەکانی نەخۆش. باشە دکتۆر تۆ پسپۆری نەخۆشەکانی جمگە و ڕۆماتیزمی ئێستا پرسیار لەسەرەوە دەکرێت ئەو کەسانی کە توشبووی ئەم نەخۆشیە جیاوازانن ئەستا یەگەر ڤاکسینی کۆرۆنا وەربگرین یاخود هەر ڤاکسینێکی تر بێت کاریگەری لەسەرمانە دەبێت. من لە پێیجەکەی خۆشم باسم کرد و بڵاوم کردەوە زۆر پێویستە ئەو نەخۆشانی کە ڕۆماتیزمیان هەیە توشبووی ڕۆماتیزمن بە هەموو جۆرەکانیەوە بە زووترین کات بتوان ڤاکسین وەرگرن لەبەرەوەی کۆرۆنا زیاتر کاریگەری لەسەر نەخۆشی درێژخایانەکان هەیە لەبەرەوە پێویستە کە هەر جۆرێک لە ڤاکسینەکان کە هەبێ وەریگرن بەڵام باشترە کە ڤاکسینی سینۆفارم نەبێ ئەوەی کە بە ڤاکسینی چینی مەشهورە لە ناو خەڵکە ڤاکسینەکانی تر هەر کامێکیان هەبێ ئەتوانێ وەریگرێ بەبێت مەترسی بەڵام باشترە تەمان ناچمە تەفاسی لەو کۆمەڵە دەرمان هەیە کە پێویست دەکا یەکسە وەریگرێ ئەوانەی تر ڕاوێژ لەگەڵ نەخۆش لەگەڵ دکتۆر پزیشکەکە بکە باشترە ڕاوێژێک لەگەڵ پزیشکی پسپۆڕەخی خۆیان بکە نەخۆشەکە بڵێ من لەسەر ئەم دەرمانانم ڤاکسینەکە وەرگرم بیوەستێ دەرمانەکە بوەستێنم یەکسەر ڤاکسینەکە وەرگرم یاخود یەکسە وەریگرم هیچ کێشەی نابێ یاخ وەری نەگرم لەبەرەوە بەڵام زۆر گرنگە وەریگرن زۆر گرنگە وەریگرن بەڵام باشترە ڕاوێژێک بە پسپۆڕەکەی خۆیان بکەن بە نەخۆشەکەی دکتۆری نەخۆشیەکەی خۆیان بکەن بۆ ئەوەی چەند ڕێنمایەکی دیوەرگرێ ئەنجا ڤاکسینەکە بکات. باشە دکتۆر هەر لەسەر ئەو سەردانکردنی پزیشکان لە پرسیارەکاندا خاڵێکم لەبیر چوو توشبوانی ئەم نەخۆشیە پێویستە سەردانی نەخۆشیەکانی وەکو پسپۆرەکەی جەنابەت جمگە و ڕۆماتیزم کەن یاخود سەردانکردنی پزیشکی دەرونیش دیسانەوە تاوان نەخۆشەکە هەر خۆی کە ئازاری ماسوولکە و جونگەی هەیە ئۆتۆماتیکی ئەچێ بۆ لای دکتۆری جونگە و ئەخ لە زۆربەی قسەکانتدا ئەماژەت بۆ کرد کە حاڵەتێکی دەروونی ئەشتوانی بە هاوکاری لەگەڵ پزیشکی پسپۆڕی دەرونی ئەو نەخۆشیە چارەسەرکەی بۆ نمونە کە خۆی نەخۆشیەکە اختصاسی ئێمەیە بەڵام ئەگەر ئێمە نەمانتوانی بۆ نمونە ئێمە نەمانتوانی لاین دەرونی نەخۆشەکە باشکەین لەوانەیە هاوکاری یاخود ڕاوێژ بە پزیشکێکی پسپۆڕی دەرونی بکەین بۆی لانی دەرونی نەخۆشەکە باش بکەین. باشە دکتۆر ڕێنمای تۆ بۆ ئەو کەسانی کە توشبووی ئەم نەخۆشیەن چیە دواتریش دێمە سەر ڕێنمایی تۆ بۆ ئەو کەسانی کە جار تووشی ئەم نەخۆشیە نەبن چۆن خۆیان ڕێنمای من ئەوەیە وەرزش بکەن پێش هەموو شتێک نەترسن قەلەق نەبن نەخۆشەکە بزانێت کە نەخۆشیێکی ئەوە نەقورس نییە بزانێت کە سەردانی پزیشکی پسپۆرتکە و دڵنیابێتەوە لەوەی کە ئەوە نەخۆشی هەیە نیە مەسەرەتە و دوای ئەوە نەترسێ لە نەخۆشیەکەی و لەسەری بخوێنێتەوە بزانێت کە چۆنە و چۆن نیە ئەمانە و دوای ئەوە پێویستەکە وەرزش بکە یەکێکە لە چارەسەر هەرە سەرێکیەکان پێویستەکان نەخۆشەکە وەرزش بکە بە بەردەوامی نەک بە پسەری بە بەردەوامی وەرزش بکە و هەوڵ بە شێوازی ژیانی بگۆڕێت شێوازی خواردنەکانی باشترکە و هەروەها شێوازی نووسنی جێگەی خەوەکەی ئەمە پێڵێن ینی گوت هایجین ینی مەسەن ئەو جێگەی کە لێ خەوی ئەگەر زانی لەست مرتاحنی بۆ پشتێکات یا جێگەی خەوەکەت مرتاحنی تیا بیگۆڕە هەوڵ بە بەدایم بە پاکوخایانی ڕای بگری هەوڵ بە ژووری نووسنەکەت بێدەنگ بێ کشومان بێ تاریک بێ بۆی خەوەکەت زۆر باش بێ لەگەڵ ئەوەشە بۆ هین بۆ ئەوەی کە دەرمان وەرگری هەوڵ بە سەردانی پزیشکی جونگە و ڕۆماتیزم کە بە ئەوەی کە ئەو دەرمانەوەرگری کە پێویستەکە باشە چۆن خۆمان لە توشبوون بەم نەخۆشی بپارێزین وەرزشکردن هەر وەرزشکردن کەسێک ئەو نەخۆشیەشی نەبێ وەرزشکردن چارەسەر بە ئەو کەسە زۆر باشە دکتۆر ئەمین مەحموود پسپۆری نەخۆشیەکانی جمگە و ڕۆماتیزم زۆر سپاس بۆ خستنەوەی تەواوی زانەرەکەت لا چاوەری باش کوردستاندا